لە یاریەکانی خۆلی نایابی کوردستان هەفتەی 24 یانەی سەی سادە میوانداری یانەی نەورۆزی کرد. سەی سادە دەیویست پاڵپشت بە ئەندەران و یاریگایی سێ خاڵی یاریەکە بەدەست بێنێت. نەورۆزیش دەیویست لە دەرەو یاریگای خۆی سێ خاڵی گرنگی یاریەکە بەدەست بێنێت. لە گێمی یەکەم یاریەکەدا هێرشی هەردوویانە بۆ سەرخانەی گۆڵی یەکدی دەستی پێکرد. هەردوویانە دەیانویست گۆڵی یەکەم تۆمار بکەن، بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو. بەوەش گێمی یەکەم یاریەکە بە بێ گۆڵ بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەدا سەید سادق بەهێزتر دەبینرا لە نەورۆز، بەڵێن فایق توانی لە خولەکی پەنجا گۆڵی یەکەم بۆ سەید سادق تۆمار بکات. نەورۆزیش دەیویست گۆڵی یەکسانبوونەوە تۆمار بکات، بەڵام هەوڵەکانی شکستیەنا. بەوەش یاریەکە بەو تاکە گۆڵەی سەید سادق بە کۆتا هات و سەید سادق سێ خاڵی گرنگی بەدەستێنا. ئەمڕۆ یاریە باشمان کرد، توانیمان سێ خاڵی گرنگ بەدەست بێنین. ئەم سێ خاڵە بۆ ئێمە مقابلی 6 خاڵە، چی ئێمە منافسمان بوو نەورۆز، توانیمان ڕایگرین و لە ریزەکانی پێشەوە نزیکتر بینەوە. ئینشاڵڵا تۆمەحمانەوەیە زیاتر بتوانین لە ریزەکانی پێشەوە ببینەوە. ئەمڕۆ بەڕاستی ئێمە ئەمڕۆ تیپەکەمان یاریێکی باشمان کرد، دەستخۆشیان لەکەم یاریزانەکان وەسپاسی ئەو هەندەرە خۆشەویست ساکەم کە بەبەردەوام باڵپشتیمانەکەن. چەندین یاریم باسم حاڵەتاکە یاری ناکرێت، تیپێک بگۆڵی پێش کۆتت یاری ناکرێت، بە فیکە یاری کۆتایی پێ. یعنی من نارێم حەکەم بانقەزواکە، بەڵام هەرو نەی لێزانێت کاکە بۆ شێوە تۆ پێش ناکەوێت، بۆ شێ تۆی پێ پێش ناک. منی ڕاتم لێرە ڕاضە مەکرد، لێرە یاری مەکرد، یاری تۆی پێ مەکرد، بەڵام شەوی تۆم یاری نەکرا. خۆتان وەرە بیخەن وجدانی خۆتانە بە شەو دەی کامل دەتەقە یاری نەکراوە. ئیتر دڵخۆشی بە کوردی کوردستان دڵخۆشم چیمە بێ. تا ئێستا یانەی سەی سادق 23 یاری ئەنجامدا و خاوەنی 36 خاڵە. یانەی نەورۆزیش لە 23 یاری تەنها 32 خاڵیان کۆ کردووەتەوە و بۆ یاری داهاتوش سەی سادق لە دەرەوە یاریگای خۆی ڕوبەڕووی یانەی سۆران دەبێتەوە. سوێ محەممەد، کەناڵی پەیام، سەی سادق.